کۆڕبەندی ئابووری داڤۆس ئەمساڵ بە نیسبەت کوردەوە جیاوازە بە تەنها مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بەشدار نییە وەکو لە ساڵانی پێشوو بەشدار بوو بەڵکو کۆمەڵێک لە سەرمایەدار و وەبەرهێنی کوردیش هاوشانی سەرۆکوەزیران بەشدارن لە کۆڕبەندی ئابووری داڤۆس. ئێمە لەسەر گرنگی بەشداریکردنی حکوومەتی هەرێمی کوردستان و گەورە بازرگانان لە داڤۆس چییە؟ میوانێکمان لەگەڵدایە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز بژار تەها خەلیل شارەزای سیاسەتی نێودەوڵەتی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵماندایە. کاک بژار شەوتان باش، گەلێک سوپاس بۆەوە بەشداریکردنتان لەگەڵمان لە کوردستان 24. پێم خۆشە ینی سەرنجی ئێوە بزانم ینی گرنگی کۆڕبەندی داڤۆس لە چیدایە، ینی جگە لە بوارە ئابووریەکەی. ئێوارەتان باش، ئێوارەی بینەرانی بەڕێز باش، ئێوارەی جەنابەت کاک حاکم بە تایبەتی باش. دیارە لە دنیا یەک حاڵەت هەیە کە ئێمە بێ زۆر تەرکیزی بکەینە سەر کە ئیقتیساد و سیاست دوانەیەکی لێکدا نەبراون و ئەو جێگەی کە ئەمڕۆ لە شاشەکانەوە بینیمان بە ڕەغمی ساردی جەوەکەی بەڵام گەرمی گۆڕانکاریەکان لێەوە دەرەچێت. داڤۆس من هەمیشە باسم کردو وتومە داڤۆس ئەو جێگەیە کە تیرە هاوێژراوەکان کەوانەکەی لە داڤۆس ئەشارێتەوە. هەچی بڕیارە سیاسیەکانە وابەستەی بڕیاری اقتصادین ناکرێتەوە اقتصاد لە سیاست جیا بکەیتەوە. بەشداریکردنی کورد جارەکانی پێشوو وەک تاکێک بەکو سەرۆکوەزیرانێک چۆتە ئەوێ بەشداری کردو، بەڵام ئێستا ئەم کۆمپانیایانە کە بەشداری ئەکەن لە داڤۆس لە بەڕەغمی ئەوەی کە ئێمە بێ تەسنیفی کۆمپانیەکانیشمان بکەین، ئەم کۆمپانیانە چەندێکی لە برجوازی وەتەنیە. باشە ئەم کۆمپانیانە کاتێک کە ئەچنن داڤۆسەوە کۆمەڵێک گرێبەستی اقتصادی لێکەوێتەوە. اقتصاد ناکرێت لە سیاسەتی جیا بکەیتەوە. مەسەلەکە کەواتە ئەو ئەمانە ئەو هەستکردن بە ئەمانەی با بڵێین سەرمایەدارانی ئەوروپی کە هەست بە ئەمان بکەن لە کوردستانە، ئەمە بۆ خۆی لێکەوتەیەکی سیاسی گەورەی لێ ئەکەوێتەوە کە بۆ خۆی بە زمینی بە جۆرێک لە جۆرەکان دانپێنانە بە کیانی کوردی وەک دەسەڵاتێکی سربەخۆ ئەگەر چی هێشتا ئەو ئەلانە نەکرابێت. زۆر باشە کاک بژار، ئەوە 3 ساڵە سەرۆکوەزیران مەسرور بارزانی بەشدارە لە کۆڕبەندی ئابووری داڤۆس. بەڵام پرسیارەکە ئەمەیە تا چەند ئەم بەشداری سەرۆکوەزیران مەسرور بارزانی وا دەکا دۆزی کورد بچێتە پێشەوە؟ لە کاتی ئێستا ئەوەی کە هەیە ئالۆزیەکی زۆر لە ناوچەکە هەیە، یان ناکرێ ئێمە باز لە کوردستان بکەین و دەری بکەین لە ئەو ئالۆزیە کە لە یەمەن و لە فەڵەستین و لە لوبنان و لە سووریا و لە بەحری ئەحمەر کە مەضوقی بابلمەندەبی لێیە و لە کەناری عەرەبی کە بە فارسەکان پێڵێن کەناری با بڵێن خەلیجی فارسی کە ئەوێژ هەد مەزیقی هورمزی لێ. تۆ تەماشا بکە تەعاملە تیجاریەکان زۆرینەی لە ڕێگەی بەحرەوەیە و ڕێگەی بەحریەکانیش ئەوە تا کێشەکانی تایە. ئالەم کاتە لەو ئەگەر تۆزێ ئاسوی خۆمان فراوانتر بکەین لەو کێشمە سیاسی و نائارامیە ئەسکەریەی کە ناوچەکە ئەکوڵێ، باشە ئەلەم کاتە بەشداریکردنمان لە داڤۆسە وەکو کورد وەک ماڵێکی کوردی بزانە مانایەکی زۆر گەورە ئەبەخشیە. یعنی ئەمە تۆ ناتوانین ئێستا نەتوانم بە سەعات قسە بکەین لەسەرم بابەتە هەر چەمکەی بەجیا جیاجیا بکەینەوە و چەمکەکان بێکەوە، بەڵام بە کۆی گشتی ڕووداوەکان لە بەرژەوەندی کوردایە. ئەگەر کورد بە ئەقلیەتێکی مۆدرێنەوە بتوانێت تەعامل لەگەڵ ئەم ڕووداوانە بکە، ئەگەر نا وەک هەموو جارێکی تر چانسێکە و لە دەستمان دەرەچێت. لەبەرەوە بێ ئێمە بە عەقلیەتێکی باشتر بە دراسەکردن بە وردبینیەکی زیاترەوە بە حەساسیەتەوە تەماشای ئەم ڕووداوە بکەین. کەواتە کاک بژار بەڕای ئێوە دیبلۆماسیەتی کوردی توانیوێتی پێگەی شیاوی خۆی
لە دیبلۆماسیەتی جیهانیدا بگرێت؟ ئەم پرسیارە وەڵامەکەی ئەوەیە کە ئێستا بینیمان ئەگەر پێگەی دیبلۆماسیەتی کوردی نەیتوانی بێ هەنگاو بنێت لە مستەوای داڤوسا کورد بە ئاسانی تا ئێستا نەگەیشتوەتە داڤوس. یعنی ئەگەر تەماشا بکەین کۆمپانیاکانی کە چوون لە داڤوسا بەشداریان کردووە ئەمە بۆ خۆی بەرهەمی ئەو هەوڵە دیبلۆماسیانەیە کە درایە لەوە پێشتر دیارەمە بە ئاسانی ڕووی نەداوە. ئەمە من ساڵی پاریش کە باسی داڤوس کرا و سەرۆکوەزیران تیا بەشدار بوو ئەمە بەرهەمی ئەو پار و پێرارە، ئەمە بەرهەمی چەندین هەوڵە لەخۆ ڕاستە داڤوس پارە ئەدرێت، ئەو کەسێک کاچێ لێ بەشداریەکە پارە ئەدا، بەڵام بۆ هەموو کەس نییە پارەش بات بەشداریش بێت. ئەمە بەرهەمی کۆمەڵێک هەوڵی دیبلۆماسی جددیە دوجار گەیشتووە بۆی کە ئەمڕۆ کورد ماڵێکی هەبێ لە ناو داڤوسا پێی بوترێ ماڵی کورد لە داڤۆس یاخود کوردیش هاوس ئین داڤۆس. زۆر باشە کاک بژار، ئەم بەشداریکردنەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ کۆمەڵێک لە گەورە سەرمایەداران لە داڤۆس هەمەبەستم سەرمایەدارانی کوردە، دەتوانێت ئەمە ئەو ڕاستیە بە جیهان لە ڕێی داڤۆسەوە پێیان بگەینێ کە سەقامگیری و ئارامی هەرێمی کوردستان تاکە شوێنە لە تەواوی ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ بێگومان ئەگەر سەقامگیریەک نەبێت ئەو چۆنەڵێ کۆمپانیایانەش ڕیهان لەسەر ئەسپی دۆڕاو ناکەن، ئەوان نان قمار بکەن لەسەر ئەسپێکە تۆپی و بێت. دیارە ئەزانن کە کوردستان سەقامگیریەکی تایە و بە جۆرە لە جۆرەکان پرۆژەکان تیا بەڕێوە ئەچێت و لە بیرمان نەچێت بەدەیان قونسوڵیەت و نوێنەرایەتی لە کوردستانە ئەمڕۆ هەیە و بە هەر هەموویشیان چاودێرێکی جددین لەسەر ئێمە دەبینن ئەوەی کە هەیە لە کوردستانە ئەگوزارێ جیاوازی هەیە وەک لەوەی کە لە باشووری عێراقا هەیە. بۆیە گۆڕانکاریەکان ئەگەر تەماشا بکەین حتا گۆڕانکاری عسکەریەکانی کە هەیە ئەوەندەی لە گەرما و گەرمیەکەی لە ناو باشووری عێراقا هەیە ئەوەنە لە باکووری عێراقا نییە کە بەداخەوە من نابێ بڵم پێم خۆش نییە مستەڵەحی باشوور و باکوور بەکاربێن با بڵێ بە مستەڵەحی عێراق و کوردستان با بەکاربێنین، چونکە بەم باوەڕم بۆیە کە ئێمە دەوڵەتێکین کیانی خۆمان هەیە مێژووی خۆمان هەیە قوربانیمان داوە و ئەو قوربانیانەی ساڵانی شەستەکان و هەفتاکان و هەشتاکانە ئەمڕۆی بۆ کورد فراهەم کردووە تا کار بگاتە ئەوەی کە کۆمپانیاکان بێن لە کوردستانە ئەمڕۆ ئیستیسمار بکەن. زۆر باشە، زۆر بەڕێز بشار تاخەلیل شارەزای سیاسەتی نێودەوڵەتی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی، گەلێک سوپاس بەوە بەشداریکردنتان لەگەڵمان. سوپاس بوویەوە، شەوتان باش.